غدرم لێکرا زوڵمم لێکرا مافی خۆم خۆش نام بە هیچ نەوعەکی وڵی کێشەکەی من هەر ئەوەیە ئاوی خواردنەوەی وەکو باسم کرد دەبێت ئاوی خواردنی ڕاشم یعنی بەڕسمی بە فەرمی پشتگیریم هەیە کتابی دایرەم هەیە ئاوی بەڕێوبەرایەتی ئاوی دەوروبەری هەلوێر کەشف هاتی ئەمن مافم دەکەوی لەو گوندەیمە لەو بیرە حکومی ئاوی بخۆم دوو جارە عەفارە لەلایەن بەڕێز بەڕێوبەری ئاوی دەوروبەری هەولێر نێردراوە هەستا بە ئەنجامدانی ڕێگری هەردوو جار لە عەفارەکە بە چ یاسایەک بە چ قانونەکە بە چ کتابەکە تو ڕێت لەوەی گرت موختاری لۆ بەرژەوەندی خۆت بەکاردێنی چار مارم موختارم هەنەویست لایەنی پەیوەندیدار بزانی لە بەچی عنی دوو جار ڕێدێگرچیان بەرامبەرەوی کرد ستان بەرامبەری کرد دوو جار ئەو هەڵوێستا پاش ئەو هەموو مادیبوونەی من 5 مانگ لۆ ئاوی خواردنەوەی هەستای تەشیرت بە من کرد بوختانت بە من کردیە بە سکاڵا دەرێ عیوانی ئاوەکەی دەداتە عیوانی 800 سەر عیوانی عیوانەکەی کردتەی من خانی من بادلۆیە قەسەم بەخوای مریشکەکەم نییە یعنی ئاخر علمە پاش 5 مانجی ئەو هەموو مەسرف و مادیبوونە ڕۆشە بووە لەو هەولێرێ دوو جاران چوویمەوە نەعیی مەلاقەرە و دیبەگەی هاتیمەوە ئێرەوە ڕاستە ئێستا سکاڵای خۆم تۆمار دەکەم حەق و مافی خۆمی لێ دەستینم دایرێ ئاوێ نەحیەیە هەرچیە پەیوەستە بەم بابەتە غەدرم لێکرا زوڵمم لێکرا مافی خۆم خۆش نام بە هیچ نەوعەکی